خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامایم شەوتان پێشکەشەکەین لە سێم ڕۆژی جەژندا جارێکی تر لەگەڵ هاوکارانم جەژنە پیرۆزەتان لێکەین بە هیواین کە هەموو ڕۆژێکی کوردستانیان لە هەر کوێک بن خۆشی و شادی و سەربەرزی بێت. عێراق لەناو دۆخێکی ئاگرین ئەوەی کە لە ئێستای کورسات نیوزی ژەڕوا لە ڕیستۆرانتێکی شاری سلێمانی ئاگر کەوتۆتەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو کەسێک کە لەوێ و بە هیوای ئاگرەکەش زەرەر و زیانی نەبێت. عێراقیش لەناو ئاگرایە دۆخێکە کە ڕەنگە هیچ وڵاتێک خۆزگەی پێنەخوازێت توێڕای ئەوەی دۆخی دارایی عێراق لە ئێستا لە باشترین حاڵی خۆیەتی لانیکەم لە چاو چەند ساڵی ڕابردوودا بەڵام باز لەوە کرێت لە ڕۆژی هەینیدا مقتەدا سەدر وتاری هەینی پێشکەشەکە چاوەکان لەسەرەوەن ئایا لە دوای ئەم وتارە دۆخەکە بەرەو کوێ هەنگاو دەنێت لەناو چوارچێوەی هەماهەنگیدا هەنگاوەکان بەرەو پێکێنانی حکوومەتە یاخود ئیدارەدانی ئەو دۆخەیە بە هەر جۆرێک بێت. ئێمە ئەم شەو لە پانۆراما هەموو سیناریۆ و پێشاتانە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ڕۆژار ئۆمەرالی چاودێری سیاسی و لێپرساوی ژووری پەیوەندە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان. سپاس کاکبەش جەژنیش پیرۆز بێ. جەژنیەوەش جەژنی هاونیشتیمانیان ڕەوەندی کوردی پیرۆز بێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. لەناو ئەو هاوینە گەرمەیە لەناو ئەو دۆخە سیاسیە گەرمەیە پێت وایە هەینی 15 تەمموز لە دوای خوتبەکەی ئەکرێ بڵین پێش خوتبە و دوای خوتبەکەی مقتەدا سەدر عێراق دووچاری ئاڵوگۆڕی ترە بێت؟ خۆی گرنگە ئەم دۆخی کە هەیە بیخێ لە ناو سیاقەوە تۆزە سەری وێنە گەورەکە بکەین لە ڕووداوەکانی ڕۆژانەیە ون نەبین. ئەوەی لە عێراقا هەیە چ لە ناو شیعە چ لە ناو کووردە صراع لەسەر دەسەڵات ینی هەوڵی سەدر بۆ ئەوەیە کە بێ بە کەسی یەکەم چ مەرجعی سیاسی بێت چ دینی بێت لە ناو شیعەیە لێرەش پارتی بۆ ئاراستەی هەنگاوین ئەو هیچیان سەرکەوتوو نەبووە. ئەوەی کە ئێستا ڕوونە سەدر بە کشانەوەی چاوەڕێیە کرد وەکو چۆن لە هەڵبژاردن وتی من بەشداری ناکەم هەموو چوون و لەگەڵی ڕێکەوتن و وتیان بەبێت و هەڵبژاردن ناکەین تەسەوری ئەکرد کە بکشێتەوە هیچ نەبێ بەشێک لە لایەنەکانی دیکەش بکشێنەوە بەڵام بە پێچوانە ئەوان هاتن کشوێنەکانیان پڕ کردەوە کورسەکانیان پڕ کردەوە. ینی ئەمە بۆ ئەو پێشادێکی تازە بوو ئەوەی کە بەڵێ ینی ڕەنگە چاوەڕێ ئەوەی نەکرد بێ ئێستا دوو بابەت هەیە یەکیان ڕوونە یەکیان ناڕوونە. ئەوەی کە ڕوونە ئەمەیە سەدر لەو کۆبوونەوەی کە لەگەڵ پەرلەمانتارەکانی هەیبوو نەکوتی ئێمە لەم هەڵبژاردنەوەی ناکشاوێتەوە وتی بۆ هەڵبژاردنێکی دیکەش ئەم گەندەڵانە بەشداری بکەن من بەشداری ناکەم نامێن لەم دنیا لەو دنیا هاوڕێتیان بکەم کە تۆ بژاردەی هەڵبژاردن نەخەیتە لاوە دوو بژاردە ئەبێنێ بژاردەیەکیان خۆپشاندان و شەقامە بژاردەیەکیان کودەتا و خۆپشاندان و شەڕ و تێکەڵێکە لە خۆپشاندان و لەبەرەوە ئەوەی کە ئێستا ڕوونە سەدر بەم بڕیاریاوە بڕیارەکەشی تا ڕادەیەکی زۆر یەکلاکەرەوەیە. ئەوەی کە ناڕوونە ئەم بابەتی کە تۆ پرسیاری لەسەر کرد کە ئەوڵێ ڕۆژی هەینی دیارە مولایەنەکانی دیکەش لێ ئەترسنێت چێک لەو شتانی وای کردو هەنگاوەکان خاوێەوە پێکێنانی حکوومەت ئێستا کەس نازانێت سەدر چی ئەکا یعنی ئەو بڕیاری کە تۆ لە پەرلەمانە زۆرترین کورسیت هەبێ لەناو پێکاتی شیعەیە بکشیتەوە چۆڵێکی کورسەکانێ بڕیارێکی ئاسان نییە و چاوەڕوان نەکراویش بوو بەڕاستی. ئێستاش کەس نازانێ هەنگاوی دوای سەدر چیە بۆیە لایەنەکانی بەرامبەریشی ئەترسن لەوەی هەنگاو بنێن هەندێکیان خۆیان یەکلایی کردوتەوە بۆ نەحەکیم ئەمڕۆ عەبادی ئەڵێن ئێمە ناچینە ناو حکوومەتی داهاتووە بەڵام هەرگەز لە چوارچەوەی ئیتارە کاندید بێمە پشتگیری ئەەکەین ینی دەرگایەکە هێڵنەوە بۆ ئەوەی کە بەشێک نەبن لەو غەزەبەی ڕەنگە ڕوبەڕووی طبقەی سیاسی بێتەوە لە عێراق. پێت وایە مەسەلەن سەدر قووەتەکەی یان مجازەفەیەکەکە ئیتر ئەوکو ئەڵێن سوکانەکە ئەبا بەرەو شوێنێکی تر فەرعێکی تر کە خۆی ئێوێ لە ڕووی سیاسیەوە خۆی گرسەی سەدر بکەین لە 2023ەوە کە دەرکەوتووە هەتاکو ئێستا یەکێک لەو تایبەتمەندانی لە کەسایەتی ئەوەیە هەنگاوەکانی زۆر جار پێشبینی نەکراون بەڵام جیاوازێکی گەورە هەیە. قۆناغی بۆ نمونە 2023 بۆ 11 کە ئەمریکەکان لە عێراقا بوون وە سوپای مەهدی و سەدرێکی مولەوانی شەڕیان نەکرد هەمیشە پەنایە بردەوە بۆ ئێران زۆر کێشی هەبوایە فشاری لەسەر وایە خۆی ئەچوو بۆ ئێران ئێران پشتیوانیان نەکرد. ئێستا
ئەو فاکتەرانی ڕەنگە پشتیوانی بن لە خەلیج ئەمریکا بەریتانیا ئەم وڵاتانە کە پێیان خۆشە گۆڕانکاری ڕووە بەس هەم بەشاریەکەن لەگەڵیانەوە بەس ناتوانن عملی پشتگیری بکەن بەڵام ئەوەی کە ڕوونە لە ینی مێژووی سەدر ئەگە سەیری هەنگاوەکانی بکەیت کە بڕیارێکی یا تا ڕادەیەکی زۆر لەگەڵ بڕیارەکەی ئەڕوات بە تایبەتی ئێستا ئەو کەوتوتە دۆخێکەوە هیچی نییە لە دەستی بە چکە لە پرۆسی سیاسیان نییە و بە تایبەتیش ئەم هەنگاوەکانی کەی خێرا ئەکاتەوە ئەو کاتەی کە چوارچێوەی هەماهەنگی هەوڵ بن بەڕاستی حکوومەت پێک بهێنن ئێستا گفتوگۆ هەیە هەتا ئێستا دیار نییە سەرۆک وەزیران بۆ چی ئەبێنی مالیشی ئەڵێ بەڵام پشتیوانی نێودوڵەتی بۆ مالیکی زۆر لاوازە لە ناوخۆشە ڕەنگە ئەو پشتیوانیە گەورەی جاران نەبێت چکە تاقی کراوەتەوە ئەو کەسانی دیکەش کە ناوە هێنرێن لە دەرەجەی 2-3 خوارەوەن لە سەرکردایەتیە لەبەرەوە من ڕوانینی خۆم وایە ئەم دۆخە بەردەوامە بێ لانی کەم تا کۆتایی ئەم ساڵ و من ڕوانینی بەشێک لە وڵاتانە نایکە بە خۆپشاندان و خێمە هەڵدان و ئەم تەوقعاتە کرێ لە هەندێک لە چاودێری سیاسی عراقی مەسەلەن وا پێشبینیەکەن کە ئیدی جەولەیەکی تری خۆپشاندانی گەورە و کۆی سەدر بۆ بەنابان کە شەقامی بەدەستەوەی و ئەستوانێ هەم گرژی دروستکە و هەمیش قەرەباڵغی دروستکە بەڕاستی ئەمە ڕوو ئەدات تەسەورات خۆی سەدر ئەم بڕیارەی بۆچیدا و ئەم کارتەکانی دەستی چییە سەدر پێش هەموو شتێک ئەوە لە ڕووی عایلەی و ڕەمزیەتەوە دیارە لە چ عایلەیەکە و کەسایەتێکی چۆنە لە عێراقا پێگەیەکی گرنگی هەیە لە ناو شیعەیە دووهەم جەماوەرێکی لە ڕادە بەدەریەوە جەماوەرێکی لە هەموو شتێکات بە قسەی ئەکەن یعنی مناقەشی ناکەن بە تایبەتی لە پایتەختە کە ئەمە زۆر زۆر گرنگە چکە ئەتوانێت ڕاستەوخۆ وەکو بینیمان چوونە پەرلەمان جاری پێش و بچێتە سەر پەرلەمان و حکوومەت سێهەم هێزی چەکداریشی هەیە یعنی لەبەرەوە هەموو ئەو شتانی کە بەدەست دەوڵەتەوە هەیە ئەم بەدەستێوێتی و ئەمە کێکی لە کێشە گەورەکانی عێراق حکوومەتیش بەدەستی ئەوە ئێستا بەڵێ بەڵام بیچێ لە کێشە گەورەکانی عێراقەوە ئێستا لە عێراق ناتوانانی کودتاش بکەیت چکە جاران یەک سوپا و یەک حکوومەت و یەکین هەبوو کە سوپات کۆنتترۆل کرد حکوومەتی کۆنتترۆل ئێستا هەر یەکێک لەمانە هێزی خۆی هەیە ئابووری خۆی هەیە لە ڕووی سیاسی و جەماوەریەوە هینی تایبەتی خۆی هەیە لەبەرەوە ئەوەی کە سەدر ئەوێ بیکە ئەمە ڕێی منە ئەوێ بیسەلمێنێ بۆ ڕکابەرەکانی کە دانیانی شێتە ماشا بکە و ڕێگەیان بە ئەوان حکوومەت پێی بێنن ئەمە ڕەنگە ڕۆژی هەینی ئەم هەنگاوە ئەنا قووەتی خۆی پیشانەیەات بەڵام ئەوەی کە بیکا بە خۆ پیشاندانی فراوان هێشتا زۆر بۆ ئەو هەنگاوە ڕەنگە ئەو کاتە و هەنگاوە بنێ کە نزیک بینەوە لە پێکێنانی حکوومەت یاخود قرار بێ پەرلەمان سەرۆشی حکوومەت هەڵبژێرێ بۆ نمونە ئەو کاتە ڕەنگە ئەو پەرلەمان بکاتە ئامانج یا پەرلەمانتارەکان بکاتە ئامانج بەڵام ئەوەی کە ئێستا زۆربەی دەوڵەتان ئێڵێن کە ئێمە بۆ حکمی کاروباری دیپلۆماسی لەگەڵیان ڕۆژانە لە پەیوەندیین چاوەڕانێکی تا کۆتایی ئەم ساڵ ئەم دۆخە و کوێستە بەردەوام بێ بە دوو سێ فاکتەر یەکەم لایەنەکان نایانی مجازفەیەک بکەن ڕوبەڕووی غەزەبی سەدر و شەقامی عراقی کە پشتیوانی ئەوەن ببنەوە وەکو وتیشمان کەسە یەکو هادی عامری کەم نییە کاڵێ ئەکشێمەوە یا حەکیم کە ئەڵێ ئەکشێمەوە نایێنێ ئەو شەڕە بکەن چکە بۆ خۆیان پێشتر دژی ئەوە بوون پێشتر ئەیانوت ئەم هەنگاوی کە سەدر ئەینێ ئەمە کێشە لە ناو شیعە دروستەکە نایێنێ خۆشیان ببن بە کێشە لە ناو شیعەیە بوونەوەی لاوازکردنی خەزعەلی و ئەوانە زیاتر لەگەڵ پێکەنانی حکوومەتان بەڵێ خەزعەلیش پێشتر خۆی هەر لەگەڵ سەدرا بۆ یەکی هولەوانی لەگەڵ سەدرا بۆ پێشتر پێشەوەی جیاب بێتەوە لە هەمان کاتیش ئەو خاڵی کە تۆ باسی کرد سەدر بۆ خۆی لە حکوومەتە ئێستا بەهێزە گرنگیشە ئێمە ئەومان بیر نەچێت سەدر دوو هەنگاوی گەورەی نا پێش ئەوەی بڕیار با بکشێتەوە یەکەمیان ئەو یاسایی دەرچوو دژ بە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل بەمە ڕکابەرەکانی ناچار کرد کە لەگەڵی بڕۆن و یاسای خۆراکیش کە دەرچوو ئەویش وەکو تقریبن بەدیلی بودجەیە و بەشێک لەو بەرپرسانی لە حکوومەتان دەسەڵاتی تەواویان پێدراوە لە ماس ئەمە پارێکی خەیاڵەیە زۆر زۆر بڕی گەورەیە بۆ تەرخان کراوە بەس کوردیش لێ بێ بەشە بەداخەوە ئەنی هەرێمی کوردستان لێ بێ بەشە لەبەرەوە سەدر لە حکوومەتا پێگەی بەهێزە هەتا ڕکابەرەکانی هەنگاوێکی عملی نن بۆ پێچێنانی حکوومەت من پێم وایە ناگە بە خۆ پیشاندان و ئەوەی بچێتە سەر حکوومەت بەس وەکوتم بژاردەکانی ئەوەیە یا خۆ پیشاندانە یاخود کورتایە بەسەر تەبەقەی سیاسی پرسیاری بکەم لەبارەی مەسەلەی جەماوەری سەدر مەسەلەن لە عێراقا ئێستا ژیانی تاک گرینگە مەسەلەن ئابووری تاک گرینگە مەسەلەن خەڵک چی دەست دەکەوێت چۆن خزمەتەکرێت لەگەڵ ڕێکەکەی لە شارەکەی ئەم خەڵکە بۆچی بە دوای سەدرەوەیە خۆی سەدر وەڵامی ئەم پرسیاری لە چاپێککەوتنێکایەوە ئەڵێ لە ناو سەدرەکانە خەڵکی ئیسلامی هەیە خەڵکی ئەلمانی هەیە خەڵکی چەپ هەیە خەڵکی ڕاست هەیە خەڵکی باوەڕدار هەیە خەڵکی بێباوەڕ هەیە بەڵام هەمویان سەدرین ینی
ئەمەیەکێکە لەو بابەتانەی پرسیارێکی زۆر گرنگە طبعاً نەهات کەس نهاتوو لە ناو کووردا بە تایبەتی کە ئێستا سەدر ئەم هێزە گەورەی لە عێراقا توێژینەوەیەکی وەربکات لەسەر ئەوەی ئەوانەی کە دەنگدەر و شوێنکەوتوی سەدرن سەبەکەی چییە؟ طبعاً بەشێکی وەکوتم ڕەمزیەتی خێزانی و مەرجعیەتە کاتی خۆشی غەدر لە باوشی کرانیان هێشت پێ بە مەسەلەکە ڕەمزیەت دوێ ماڵی حەکیمیش خۆ عمقێکی تاریخی ئەمە بەشێکی ئەم هەمیشە خۆی بە لایەنگری خەڵکی فەقیر داناوە زۆربەی ئەوانەی کە بۆ نەیەسە لە مەدینە سەدرا کە پێشتر دەستەدەمی سەدامە مەدینە ثەورە بووە زۆربەی خەڵکەکەی فەقیرن خەڵکە هەژارەکەیە خۆی هەمیشە بە بەرگریکاری ئەوان داناوە بەشێکی دیکەی ئەوەیە کە ئەم شەڕی ئەمریکایی کرد زۆربەی ئەوانەی ئێستا لە ناو شیعەیە پێگەیان هەیە ئەوانە بوون لەگەڵ ئەمریکا هاوکار بوون مالیشی لەسەر دەستی زاڵمای خەلیزاد ئەمریکا ئەوانە هاتبوو بە سەرۆک وەزیران لە کاتێک عێراق داگیرکرا بوو ئەم شەڕی ئەمریکایە کرد شەڕی خۆی واتنی داگیرکەرەکانی کرد بەشێکی دیکەشی ئەوەیە کە سەدر سەر ڕایەوەی هەمیشە لە ئاستی پارێزگا و حکوومەتە ڕۆڵێکی گەورەی هەبووە هەمیشە شخصی خۆی وا خۆی وێ ناکردووە کە دژی گەندەڵیە کە بەرگی لە خەڵکەکە کە دژی دەستێوەردانی دەرەچیە و ئێستا خەڵکی عێراق لە چی بێزارن لە نەبوونی خزمەتگوزاری ئەمەی خاتە ئەستۆی حکوومەتەکان لە نەبوونی سەقامگیری سیاسی و ئەمنی خاتە ئەستۆی حەشد و هێزەکانی دیکە لە نەبوونی مەعیشەت و کار خاتە ئەستۆی حکوومەتەکانی دیکە لە ئەوەی کە خەڵکی عێراق بێزارن لە دەستێوەردانی دەرەشی خاتە دەستی وڵاتانی دیکە یعنی خۆی هەمیشە لە دەرەوەی سیستەمەکە کاری کردووە ئێستا بە حەزەرەوە چێتە ناو حکوومەتەوە ناوێ واجهی یەکەم بێت سەدر ئەمە زۆر گرنگە لەسەر دووڕیانێک بوو یا بچێتە حکوومەت لەگەڵ مالیشی و ئەوانە چکە زەختی ئێران زۆر بوو یا خۆت بکشێتەوە ئەو پێی وا بوو ئەگەر بچێت ڕەنگە جەماوەرەکەی لەدەست بات باشترین شت ئەوەیە کە جەماوەرەکەی بهێڵێتەوە بۆیە ئامادە نەبوو بچێتەنها ئەو یاریەوە شترسی هەیە لەسەرەوەی کە جەماوەرەکەی پشتی بێگومان نەجینە خۆ ڕۆژگارێکە بۆ کوتۆ و حەکیم زۆر بەهێز بوو ئێستا لاواز بووە بۆ نمونە مالکی زۆر بەهێز بوو ئێستا ئەو هێزەی نییە عەبادی سەرۆک وەزیران بووە لەگەڵ حەکیما پێکەوە 5-6 کورسیان هێنا ئێستا وازەم بوو بە 12-13 کورسی چەند کورسیەک زیای کرۆ بۆی ئەوەی کە سەدر کشایەوە بەڵام کرۆکی بابەتەکە ئەمەیە ینی ئەگەر سەیری تاریخی عێراق بکەین لە کوردستانیش هەمان شت بووە تقریبا لە عێراق لە دروستبوونی عێراقەوە هەتا کو 68 تەنانەت لە سەردەمی پاشایەتی شاد چەندین هەوڵی کودەتا هەبوو هەتا حکوومەتێکی دیکتاتۆری مرکزی دروست نەبوو عێراق استقراری نەکرد لە دوای 2003ەوە ڕێگەی دیموکراسی هەڵبژێررا ئێستا لە چاوی خەڵکە ئەم پرۆسەیە فەشەلی هێناوە و ڕاپرسیە کراوە لەو ڕۆژانەیە BBC بڵاوی کردەوە سەدانەوەدی خەڵک نەکەن لە عێراق لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە لە 2011 بیرمانە هەموو ڕاپەڕین دژی سەرکردەکانی ئەم ناوچەیە لەوەی کە پێوترا بە هاری عەرەبی ئەڵێن گرنگ نییە دیموکراسیە دیکتاتۆری هەرچێسی گرنگەوەیە کە سەقامگیری ئابووری بووی مەعیشەتی خەڵک باش بێ ئەو ڕێگەیە تقریباً گەشتۆتە بنبەست لە عێراقا یعنی هەر لایەنێکیش بە ئارەزوی خۆی تەفسیری دەستور و پرۆسی دیموکراسی هەڵبژاردنەکە ڕێگەیەکی دیکە کودەتایەوە کوتم کودەتا زۆر قورسە چکە ئێستا ڕاستە سەدر خەڵکی هەیە و چەکی هەیە بەڵام مالکیش و عامریش و ئانی دیکەش هەم پاریان هەیە هەم چەکیان هەیە کورد بەشی خۆی ئەو قوتەی هەیە سونە ڕەنگە چەکیان نەبێ بەڵام پشتیوانێکی ئیقلیمیان هەیە و لە ڕووی پێگەشەوە ئێستا تۆزی خۆیان کۆ کردوتەوە بەهێزترن لە قۆناغی پێشوو ینی کرۆکی بابەتەکە ئەمەیە کێ حکومی عێراق کات قۆناغێک هەبووە حزبی داعوە بووە و دواتر سەدر و لایەنەکانی دیکە تاکتیکیان بەکارهێنا هاتن پشتیوانی عادل عەبدولمەهدییان کرد نەک لەبەرەوەی هی ئەوانە لەبەرەوەی کە لە دەستی حزبی داعوە دەری بێن چکە هەم جەعفەری هەم عەبادی هەم مالکی لە داعوە بوون ئێستا قۆناغی دوایەوە کە هاتۆتە سەر کەسێکی دیکە عادل عەبدولمەهدی و دواتریش کازمی کە کەسیان نە حزبیان لە پشتەنە کوتلەی گەورەیان هەیە نە هێزیان هەیە نە پاری زۆریان لەبەردەستایە ئەیانەوێ بیبن بۆ خۆیان سیراعەکە ئەمەیە لە کوردستانیش ئێمە لە دوای 92 کە حکوومەت دروست بوو سیراع هەبوو یەکەم جار چەند ساڵێک لە ڕێگەی حکوومەت و پەرلەمانەوە بەڕێوە چوو بەڵام دوای شەڕی ناوخۆی لێک کەی استقرار وەرگیرا ئەو کاتێک کە ڕێکەوتن و تەوازنێک دروست بوو لەسەرەوەی کە لایەنەکان پێگەیان چۆن بێلەینە ئێستا لە کوردستان ئەمی کە هەیە سەرۆک کۆمار نەتیجەی تێکچوونی ئەو هاوسەنگەیە ئێمە زۆر هەوڵمان ناوە بەڵێ زۆر هەوڵمان ناوە قۆناغی کاک نەوشیروان چاکی کەینەوە ئێستاش بە هەمان کاکۆشەر جا لە ناو شیعەشە ئەمەیە بەشێک ئەوێ دەسەڵاتی ئێستا کاتانی من زۆر محلیلی سیاسی تەنانەت کوردیش مەسەلەن متابعی
مدیای عراقیەکەن و زۆر جاریش مەسەلە مدیا عەربی ئەوەی کە سەدر زۆر گەوریان کردو مەسەلەن نوێژەکە جارێکی تر بۆ ئەپدەیتی جەماوەری نییە ینی خوتبەکە ینی لانی کەم کارتێک بێ پیشانیدا بڵێشتا ئەوە جەماوەرەکەمە نا ئێستا لایەنەکانی چوارچەوەی هەمانگی وەکو وتم سادر پێشببینی ئەوەی نەئەکرد کە ئەم بکشێتەوە لایەنەکانی ڕکابەری ذاتی ئەوە بکەن کورسەکانی پڕکەنەوە یا پێوا بوو یا بە چۆڵی بەجێ ئەهێڵن یا ئەوانیش ئەڵێن مادام ئەم کشاوەتەوە با ئێمەش بکشینەوە بەرەو هەڵبژاردنێکی تازە بڕۆین بەڵام پێچەوانی بیرکردنەوەی سەدر ئەم بڕیاریان نەیە کە ئێستا سەدر ئەبێ پیشانی با کە کشاوەتەوە هەروە دانانیشێت حکوومەت دروست بکرێت هەر کەسێک کاندید بێ ئەو بەدڵی نەبێ سەرۆک کۆمار بێ سەرۆکی حکوومەت بێ هەر شوێنێکی دیکە بێ تویتێکی پێوانێ ئیکا بە گەندەڵ یا ئیکا بە پیاوی وڵاتان بۆی بیشکێنێ بۆی بە منافسەکانی بڵێ ناتەحەدایە منافسەکانێکە لە ناو شیعەیە کە تۆ ئێستا بە کەسێک گوت گەندەڵە کە کەسێک گوت پیاوی وڵات فلان وڵات و فلان وڵاتە عێراقی نییە نیشتیمانی نییە یعنی یەکێتە چوارچەوەی خیانەتەوە قورسە لایەنەکانی شیعە بچن دەنگی پێ بنێ ڕەنگە بەشێک لە لایەنەکانی شیعە لەگەڵ ئەو دوو سیاسەیان نەبوون کە وەکو وتم دەرچوو بەڵام هەر دەنگیان پێە بۆ چکە ئەترسان ئەگەر دەنگی پێنێن لە ناو شەقامی شیعەیە سەدر بیکە بە کارتێک بەسەریانەوە ینی بووە بە موزایرەیەکی بێمانە کە کێ ئیباتەوە جا ئەم هەنگاوەی سەدر بۆ ئەوەیە کە دانانیشێت شەقامی بەدەستەوەی ئەگەر بە شەقام نەتوانێت هێزی بەدەستەوەی باش بینە سەر چوارچەوەی هەمانجی مەسەلەی چوارچەوەی هەمانجی هەنگاوەکانیان بەرەوچووە ڕۆ ئێستا بە ئاشکرا دیارە کە دووی تیزاهن بەڵام هێشتا درزەکە بەباشی یان پەردبوونەکە بەباشی ئاشکرا نەبووە مەسەلەن تەنانە دەوام باز لەوەکەن بەیاننامەیەکیان دەرکردووە کەمێک بێژێستا کە ئەو ناوانەی باسەکرێن لە مێدیای عێراقی هیچی بۆ ئەوە نیە ینی مەسەلەن باسی ئەوەی کە بکرێن بۆ سەرۆک وەزیریان کاندید بکرێن ئەو ناوانە نین ناوی ترن مەسەلەن ناوی مالکی و مەسەلەی ئەسعەد ئەیەدانی و مەسەلەن زۆر جار عامری ئەمڕۆ خۆی لەسەر خۆی هاتە جواب بۆ ئەوانە ینی دیارە ئەوانش کارتی تریان یان ناوی تریان هەیە خۆی بەداخەوە کاک زانە ئەوەی کە ئەبینرێت تەمان لە سیاستە ئەوەی کە ئەبینرێ ئەوکو سەهۆڵبەندان بەس بەشی سەرەوەیەتی کە لە دەروێ ئاوەکەیە سەدان 95 لە خوارە و لە ژێراوەکەوێ نابینرێ ئێمە زۆر جار لە ڕاگەیانی ئەمریکی و بەریتانی و تەنانەت عەرەبیە هەندێک شت ئەخوێنینەوە ئەبینین کە لە وڵاتەکەی خۆمان ڕوویاوە ئاگامان لێ نییە چکە ڕاگەیان لای ئێمە زۆر جار لەگەر سەیری هەواڵەکان و بابەتەکان بکەی زۆر جار هەمان بابەتە بەس هەرێکی لە گۆشەنیگایەکەوە یعنی ناچنە قوڵایی بابەتەکانەوە پشتی هینەکان بۆیە ئەم پرسیارم پرسیارێکی ینی گرنگکە کە تۆ چی ئەگوزارێت ئەمەی چوارچێوەی هەماهەنگی پێشتر زۆر تۆکمە بوون هەتا ئەو کاتەی سەدر وجودی هەبوو لە پەرلەمانە کە سەدر کشاوەتەوە ئەو ناکۆکیانەی کە هەبوو لە نێوانێنە وردە دەرکەوتووە چکە ئەوان بۆ یەکیان گرتبوو هەمویان لە سەدرە ترسان کە سەدر بێت حکوومەت بگرێتە دەست ئێستا جەبهەی تر دروست ئەوان ئەو کاتە بێچەک و بێپارەیان نەکات ڕەنگە هەندێکیان هەر نتوانن خۆشیان بشێک لە سەرکردەکانیان ئەوەی کە ئێمە گفتوگۆمان لەگەڵکردنیان و ئەگەر سەدر بێت و حکوومەت بگرێت دەست ئێمە جاریشکە لە عێراق هەر جێگەمان نابێتەوە جارێکە دەنگ نایێنینەوە چکە ئەگەسەی تەجروبەی عێراقکەی مالکی بەچی ئەو هەموو کورسی و دەنگەی هێنا کە سەرۆک وەزیران بوو باشە لەبەرەوە لە دەسەڵاتابوون بۆ خۆی بەشێکە لە قووەتەکە بۆیە هەموو یەکیان گرت کە نەهێڵن ئەو هاوپەیمانەی سەدر سەرکەوتوو بێ فشارەکەش لە پارتی کرا ئەمە لە بۆی ئەلم زۆر جار شتەکان لای ئێمە ناوترێ میدل ئیست ئای کە دەستگایەکی قەتەریە بڵاوی کردوەوە زۆر بمان وامان نەزانیت سەدر خۆی بڕیاریاوە بەڵام ئەو فشارانەی کە کرا لە دادگای فیدراالی و لەسەر کورد ئەو موشەکانەی نرا بە هەولێرەوە ئەو فڕۆکە بێفڕۆکەوانەی ئاراستی هەولێر کرا وای لە پارتی کرد کە بکشێتەوە ینی پارتی بە سەدر یاوند ئێمە ناتوانین بەردەوامی لەو هاوپەیمانە سەدریش کە گەشتە و باوەڕی بەبێ ئەمان ناتوانین پێشترەوە هەبووە نەوەک بڵێ سەدر پارتی جێش پێ بەڵێ ئەوکە ئەنجا سەدر بڕیاریە چکە فشارەکە فشارێکی زۆر گەورەیە ئەمان بادە سەر ئەو بابەتەی کە دەرفەت هەبێ باسی بکەین فاکتەری هەرێمیە فاکتەری نێودوڵەتی ئێران ئەو جوڵەیە بە هەڕەشە لەسەر ئەمنی قەومی خۆی ئەبینی ئەجینا ئێران هەریگیز کورد زۆر جار لە ئێران پشتیوانمان بۆ لە کاتی شەڕی ئێران و عێراقا لە کاتی شیما بارانکردنی هەڵەبجەیە لە کاتی کۆڕەوە زۆر جار هەمومان سەرکردەکانمان ئەمە ئاڵێن وانە خەڵکی ئاساییش واڵێ پەیوەندی تۆ لەگەڵ ئێران بەو مێژوو هاوبەشەوە بگاتە ئەوەی موشک بنێ بە پایتەختەکەتەوە ینی تۆ خەتێکی سووری زۆر گەورەت بەزاندووە بۆی ئەکاتەوە ئاراستێ بۆیە ناچار بوون کشانەوە ینی پارتی لەو هاوپەیمانێتێ بەڵام ژێر بەژێر کشانەوە بەڵێ و سەدر دوای ئەوەی کە بڵاو بۆتەوە قسەی لایەنگرانی سەدری تایە و لایەنگرانی
چوارچەوەی هەمانگیشی تایە بە ئینگلیزی بڵاو بۆتەوە بابەتە کە سەدر دوای ئەوە ئەگاتەوە بڕیارە کە پارتی پێڵەن ئێمە ناتوانین بەردەوامی لەو هاوپەیمان حکوومەی ئەغلبیە بەڵام ئەوەی چوارچەوەی هەمانگی بۆ شو ئەڕات چوارچەوەی هەمانگی بە ئێران ئێوێ بە چوارچەوەی هەمانگی حکوومەت تەشکیلکە مەسەلەن ڕەنگەوە ئەوە پرسیارە جدیەکە بێت کە ئایا ئێران کە ڕێگری لە سەدر کرد لە حکوومەتی ئەغلبیە نیشتیمانی زۆرینی نیشتیمانی ئایا ئێستا ڕێگە بە چوارچەوەی هەماهەنگیەدا کە ئەگەر پارتیش ڕازی بکەن ئەگەر بەشێک لە سونەکان لە حەلبوسیوانش ئان ئۆتۆماتیکێن ئێستا لە چوارچەوەی تشکیلاتی سێ سەرۆکاتیەکەدان مثلا حکومت تشکیلکە لە غیابی سەدر خۆی ئەمە یەکێکە لەو شتانەی کە سەدر کردوێتی سەدر بە کشانەوەی ئەڵێ ئەوە ئەرزەوە کەس فەرموو ئێوە کە ناهێڵ من حکومەت دروستکەم فەرموو ئێوە دروستی بکەن هەتا لە پەیامی جژنیشە باسی دەستێوەردانی دەرێشیەکە کە پلەکە مەبەستی ئێرانە دیارە هەرچەند ناوی ئێران ناهێنێ بە ئاشکراوە لە ڕۆژنامەی شەرقەڵەسەد بڵاو کراوە کە ئێران هەڕەشیان کروتیوانە هەموو شتێک ئەسووتێنین بەسەرتە ڕوونکردنەوەی یا سەدر یەکەم جارە ڕوونکردنەوەی یاوتین ئەمەشتی وان نەبووە هەڕەشە نەکراوە ئەم جارە ئێران زەختی نەکردووە و هەندێک لایەنگری نزیک ئێران واڵێن بەڵام ئەوەی کە من بینیومە لە دیپلۆماتکاری ئێرانی کە گفتوگۆمان لەگەڵ کردوون بە هۆی ئیش و کارەکانمانەوە بە هەڕەشیان لەسەر ئەمنی قەومی ئەبینی کە ئیتر هەموو شتێک کراوەیە بۆ ئەوان هەموو کردیشان بەڵێ ئێستا گرنگە طبعا حەلبوسیش ئێستا لەبەر ڕەحمەتی چوارچەوەی هەماهەنگی هەیە چونکە چوارچەوەی هەماهەنگی ئەتوانن ئەسڵەن ئەویش لابرن اینجا ئەگەر سەیری شتەوردەکان بکەین حەلبوسی چەندین ساڵە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتار بۆ قەدژی ئیسرائیل قسەی نەکردو ئەم جارە چوو بۆ ئێران لە دوای ئێران کۆبوونەوەی پەرلەمانی وڵاتانی عەرەبی هەبوو ڤیدۆکەشی بڵاو کرایەوە زۆر دەنگایەوە بە حساب شتێکی زۆر مهمی کردووە لەوێ ئەڵێن نابێت ناوی ئیسرائیل بێنین لە بەیانەکە بە بڵێن کیانی سۆهیۆنی و داگیرکەر و چی ئەمانە ئەمە ئەدەبیاتی ئێرانە یعنی سەدر بە کشانەوەی ئەوانیشی خستۆتە بەر هەڕەشە وەکوڵی بێکەسی کرد بڵێ چکە ناتوانن ینی ناتوانن ئەو شەڕە بکەن کە باشکاتە ئێستا ئێران پاڵ بە پرۆسەکەوانی بۆ ئێران بۆ چوارچەوەی هەماهەنگیش ئەوە گرنگە کە حکوومەت پێک بێت بەڵام بۆکو وتم پێشتر ئەم چەند مانگە حکوومەت بە ئاسانی پێک نایێت تاعن ئێستا لایەنەکانی شیعاڵێن خەتای کووردە کورد ناتوانێت سەرۆکی کۆمار یەکلایی کاتەوەکانی دەکەی بەڵام ئەمە بیانووە 2010 کورد یەکلایی نەبوو بۆ دوو کاندید هەبوو دەنگ دراویشیان بوو بە سەرۆک کۆمار بۆ ئەوەی ئەم کارن نەکەن بەشێکی خەنە ئەستۆی بۆ چونکە ئەوانش جەماوەریان هەیە خەڵکیان هەیە خەڵک چاوەڕێ ئێستا لە عێراق و کوردستانە زۆر شت وەستاوە بەهۆی ئەوەی کە خەڵک نازانێت بەتایبەت بازار نادڵنیایەکی زۆر خەڵک نازانێت چی ئەبێ هەتا حکوومەت پێک نێت لەبەرەوە خەڵک چاوەڕێیە بزانێت چی ڕووەدا وەکو تۆش وتر لە ڕووی ئابووریەوە عێراق ئێستا دۆخی زۆر باشەوە بەرەو 7 ملیار دلار ڕایە دەگی بەس لەم ساڵە ڕەنگە تا کۆتایی ساڵ بچێتە 100 ملیار جگە لە زێر ئەمە پارێکی زۆرە ینی پوتن 500 ملیاری لە بەردەستانی وەشی لە دەروێت کە ئەم شەڕی دژی جیهان هەڵگەیسان و هەموو دنیا چووە بە بەڵێ لەبەرەوە ئەوەی کە من ئەیبینم یەکەم سیناری ئەوەیە ئەم دۆخە بەردەوامە بێ بە حکوومەتەکەی سادریش پێی خۆشە چونکە خۆی کاریگەری هەیە لەسەر کازمی لە حکوومەتە پێگەی گرنگی هەیە لە بانقی مەرکەزیە پێگەی گرنگی هەیە لە ئاستی حکوومەتی خۆجەیە پێگەی گرنگی هەیە ینی بە قسەیەک ئەو باوەی پێش و پارێزگاری بەڵام یاری لەگەڵ میزاجی جەماوەرە ئاکات لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگیش وەکو وتم هەندێکیان لە ئێستەوە ڕایانگەیاندووە عەبادی و حەکیم ئەمڕۆژ عادی ئامری کە هادی ئامری ینی کەسێکی زۆر بەهێزە لە دوای مالیکی لە چوارچەوەی هەماهەنگی ڕایگەیان ئەڵێ من بەشداری ئەو حکوومەتە ناکەم نەک نابم بە سەرۆک وەزیران ناچمە ناو حکوومەتەکەشەوە بەڵام چیە کاندیدی چوارچەوەی هەماهەنگی بێ پشتیوانێکم قەیس خەسەلیش ئەو هینە نییە ینی ئەو کارکتەرە گەورە نییە و نەک بە کورسی نە بە پێگە هینە عسکەریەکە گەوری لە ڕووی نێودوڵەتیوە هەر قبولکراونی لە لیستی تۆرۆرایە خۆشی براکەشی ئەمێنێتەوە مالیکیش وەکو وتم مشکلەیە چکە باگراوندەکەیە کە مالیکی سەرۆک وەزیران بۆ شەڕی سوپای مەهدی کردووە ینی خۆی ئێستا نهێنی ناکۆکی مالیکی و سەدر چییە ینی خوێن یەکتریان ڕشتووە ینی کە مالیکی شەڕی سوپای مەهدی کرد بە تایبەتی لە بەغدا و لە بەسڕە بە پشتیوانی ئەمریکەکان و دەیڤید پەترۆس ئەو کاتە فەرماندەی هێزەکان بوو ئەمە چەندین فیلمی وەسائقی لەسەر کراوە بە دەیان و سەڵان کەسی لێ کوشتن بە هەزاران کەسی لێ کردنە زیندانەوە بۆیە 2012 هات لەگەڵ پارتی ڕێکە ویستیان بیگۆڕنەوە کاتە مالیکی لە بەرامبەر هات بودجەی کوردستانی بڕی و کۆمەرە ئیجرراتی کرد بەرامبەر بە کوردستان
کە ئێمە زۆر جاڵین بەهۆی ئەوە بووە کە نەوت بووە و هیچ ئەو بابەتانەوە بابەتێکی تاو سیاسی بوو بۆیە من ئەچمەوە سەر قسەکەی سەرەتاکەم شتەکە سیاسیە شەڕە لەسەر سوڵتە کێ حکمی عێراقەکات چوارچێوەی هەماهەنگی ئەنوێ ئەم دۆخەوەکو ئێستا بمێنێ سەدرەوێ دۆخێکی نوێ دروستکە لە کوردستانیشە پارتی پێی وایە تا ڕادەیەک ساحەکەی بۆ چۆڵ بووە ئەوێ بێ بە هێزی یەکەم لە کوردستانە و دوا قسەکەر خۆی بێ لایەنەکانی دیکەش ئەمە قبول ناکەن ئەم بینە سەر ئەم سیراعەیە بابەت بینە سەر کورد ڕۆڵی چێتی و پارتی و لایەنەکانی تر پارتی ئێستا لە چ دۆخێکە لە تشکیلی حکوومەتە بە تەواوەتی سەدر جێ هەڵێ مەسەلەن ئەگەر هەنگاوەکان بوونە هەنگاوی پراکتیکی بۆ پێکەنانی حکوومەت لەلایەن چوارچێوەی هەمانجی ئەچێتە پاڵیان یاخود ئەویش ئەوێت دۆخەکە بە شێوە بمێنێتەوە و دڵی سەدریش بە یەکجاری نەڕەنجێنێ پارتی پێشتر ئەیوێت ئەبێ حکومڕانی و حکوومەت لە عێراق لەسەر بنەمای تەوازن و شەراکەت و تەوافق بێ ماوەیەک خۆی پێشێلی کردچوو لەگە سەدرڕێکەوە ئێستا هاتوونەتەوە سەر ئەوە تەوافق و تەوازن و شەراکەت خۆی ئەمە نەک بۆ پارتی بۆ کورد فرسەتی گەورەی تایە ئەگەر کورد فێر بێت لە هەڵەکانی دەرسوەرگەی لە ڕابردووە کردوێتی جارێ هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە کە کورد لەسەر پرسی هەرێمی پرسی ناوخۆیی لە نێوان شیعە و شیعەیە لە نێوان سونە و شیعەیە سونە و سونەیە ئەبێ بەتەڕەف چونکە قەزیەکانی ئەوان پەیوەندی بە بەرژەوەندەکانی ئێمەوە نییە قەزەکانی ئێمە قەزەیەکن پەیوەندی بە هەرێمی کوردستانە پرسەکان زیاتر پرسی نەتەوەین پرسی نەتائیفیە نە مەذهبیە نە هیچ شتێکی دیکەیە ئێمە ئەچین بە زۆر خۆمانەکەی بە بەشێک لەو شەڕە ئەو هەڵانەی کە کورد کردوویەتی بە تایبەت لەوەی کە ئەم کوڕی باشە ئەو کوڕی باش نییە بیرمانە هەمومان ینی کە جەعفەری سەرۆک وەزیران بوو ماوەیەک دوای کوردیان نەخێر بەکەڵ نایە مالیکی باشە دوایوتیان ئەبێ مالیکی بڕوە عەبادی باشە هەر یەکێک لەمانش کە هاتووە گەورەترین زیانی لە کورداوە بەڵێ سیاست لەسەر بنەمای هێزە تەرازووی هێزە ئێمە لاواز بووین لە ڕووی هێزەوە بەڵام ئێستا کە لە عێراق ئەم کێشانە هەیە ئەتوانیت دەرفەت وەرگی لەو دۆخەی کە هەیە لە عێراقا ئەمەی کە ئێستا ڕوئەدات ئەم دابەشبوونەی کە ڕوئەدا زیانی گەورەی هەیە بۆ کوردستان چکە وەکو وتم ئەمە فاکتەرێکی هەرێمیتیایە بە تایبەتی ئێران سیاسەتی ئێران چۆن بووە بەرامبەر بە کورد کۆمەڵێک بنەمای هەبووە جارێ لە ڕووی سیاسیەوە ئەوان چ قۆناغی شەڕی سەدام چ قۆناغی دوای 2023 کورد و شیعە هاوپەیمانی کورد و شیعیان بە پایەی سیاسەتی خارجی خۆیان داناوە چۆن کورد و شیعە بە یەکەوە حکم بکەن سونە نەتوانێت ئەو ڕۆڵەی هەبێ چونکە شیعە بەتەنها ناتوانن حکم بکەن لە عێراق سونەش ناتوانێت هیچ کامیان بەبێ پشتیوانی کورد ناتوان ئەم شیانەوە کورد لەگەڵ ئەمە ئێستا تێک چووە بەشێکی خۆمان تێکمان ناوە بابەتێکی دیکە پرسی ئەمنیە کە ئێران نایەوێت لێرەوە هەڕەشەیەکە بێت لەسەر ئەمنی ئەو لەسەر ئەمنی قەومی ئەو ئەوێ لێرە ڕێگری لێ بکات و ئەوانە طبعا ئەوان زیاتر ئەمریکا و ئیسرائیل بە هەڕەشە ئەبینن و بیانەکانیشان زۆر جار پەلامەری کوردستان دەن ئیسرائیلە ئەمریکا کەمتر چکە نایەنێت ڕاستەوە خۆ شەڕی ئەمریکا بکەن لێرە بەو نوع بابەتی کە بابەتی ئابووریە کە ئەم تەوازنە تێک چووە ینی ئێستا کوردستان ساهشتان نەوەت پشتی بە تورکیا بەس هەم بەوەی کە نەوتەکەی لەوێ وانێرێ هەم بەوەی کە زیاتر بازرگانی لەگەڵ ئەوەی هەر غازەکە ماوە بەتەماین ئەویش لە ڕێگەی تورکیاوەکەین و ئەم شەڕی پەکە شەکرێ بەشێکی بۆ پاکردنەوەی ئەو جوگرافیایە بۆی بۆرەکە لە قوڵایی کوردستان ئەبێت تا بە ئاسانی لایەنەکانی عێراقی دەستیان پێی نەگا بیتەقێنەوە چکە تۆ توانیت 10 ساڵ خەریکی بۆری و بنیادی ژێرخان بی بە ڕۆژێک بۆتە تەقێنەوە اینجا ئەمە هەڵە ئەساسەکەی کوردن لە ئێستایە کە هەموو دنیا چ ئەمریکا چ وڵاتانی خەلیج سەر ڕای ئەوەی خەریکی هاوپەیمانیشن دژ بە ئێران ئەیانە لەگەڵ ئێرانی شاجۆرێک لە تێگەیشتن دروستکەن ئەو هەو ئاگربەستەی لە یەمەن هەیە حوسەکان کردویانە بەهۆی ئێران و حیزب الله هەیە هەموو دنیاوێ لەگەڵ ئێرانە هێمنی کاتەوە ئێمە هاتوین لەگەڵ ئێرانە شەڕخۆچەکەین ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە بە بڕای من ئێستاش نەچوە بچێ کورد پێویستە لەکوێوە مەسەلەن هاتوین شەڕی ئێرانەکەین بەوەی کە جارێ پێشەم شتە چوویتە هاوپەیمانێتێکەوە کە ئێران بە مەترسی ئەزانێ بەوەی کە پەیوەندی و هاوسەنگی ئابووری تێک چووە وەکووتم بەوەی کە ئێران پێی وایە لێرەوە مەترسی دروست دەکرێت لەسەر ئەمنی قەومی ئەو لێرەوە ئەکرێتە ئامانج چۆن ئێمە هەندێک لەو درۆنانەی تورکیا بەکارێهێنێ ئەگەر لە هەندێک شوێن لە کوردستانەوە هەڵنەسێت ئەو مەودایان نابڕێ ئەخۆ ئیسرائیلیش ناتوانێت درۆن لای خۆیەوە بنێرێت فڕۆکەی بێفڕۆکەوان لای خۆیەوە بنێرێت ئەوان پیان وایە لە کوردستانەوە ئەکرێت ئەوان کورد ئینکاری ئەو بابەتانە ئەکا هەرچەند ئەو لیژنەوشتانەی هەبوو هەمویان خستە ژێر بەڕەوە بە تەواوی خەڵکی ئێستش نەیزانی ئەمەی کە هێرش کرایە سەر هەولێر سەبەبەکەی چی بوو ئەو پێگانی ئەماناڵێن ئیسرائیلە وایە یان نا کورد ئینکاریەکە تەمان خۆی سەبەبەکەی هەمووی
ئەم بابەتانە بوو ینی لە واشنگتن ئێستا پۆست و لە نیویۆرک تاڕادەیەک تایمز بێدەنجێکەیە مەسەلا نا لە واشنگتن پۆست و لە نیویۆرک تایمز بابەتێک بڵاو بووە بە پرسێکی باڵا لە ئیداری بایدن قسەی کردبوو بۆ ئاراستەیە کە بەڵێ لەوێ ئیسرائیل پێگەی هەبوو بۆیە لێ درا دوای سڕیانەوە تەمان دوای پەشیمان بوونەوە ئیدارەکەی ڕوونکردنەوەیانە مەبەستم ئەوەیە کورد ئەبێ خاوەنی استراتیجی خۆی بێ ئێستا لە عێراقا تۆ کێشەی یەکەم کە هەتا کێشەی ئابووریە مەوزوعی بودجەیە وەکو وتم ئەم هەموو ملیارە دۆلارە تەرخان کراوە بۆ یاسایەک کورد هیچ ئیسفادەیەکی نەکردووە جا بۆیە هەڵەیە تۆ بچیتە ناو هاوپەیمانێکی و کە سوودی تیان نەبێ بۆ تۆ مەوزوعە لەسەر ئێستا ئەمە چۆن ڕێگەکرێتەوە مەسەلەم لانی کەم واز بێنین لە کە لە ڕقی کاکزانە زۆر بە ڕاشکاوی قسە بکەم یعنی شتەکانی کوردستان هیچی لەسەر مەوزوعی سیراع لەسەر دەسەڵات سیراع نیە لەسەر ئەوەی چی ئەتوانێت باشتر نوێنەرایەتی کورد بکات و هەر لایەنێک ئەوێت خۆی بسەپێنێ ئێمە ئەمان تاقی کردوێتەوە بە 50 ساڵ ناکۆکی و شەڕ تاقیمان کردوێتەوە ناتوانین یعنی چارەنووسی هەموو لایەنەکان بێکەوە بەسرەوە تامان ئێستا بازاری کوردستان بەچی گەرمە بێ بەوەی کە تۆ زۆر پۆپولیزمی دژی حزبەکەی کە قسە بکەی لەسەرەوە بۆ خوارەوە بە ڕەمزێتی و حزب بیتە خوارەوە بۆی بڵێن چ پاڵەوانە بەڵام کەس بە زمانی تەمان شەڕیش ببێت سبەینی خوا نەخواستە هەموو کورد قسەت پێڵێ نەنە هەموو کورد لە بازار و لە خەڵک و لە ژنی بەتەمەن و لە مامۆسای هەمووی وەکو جاران دێن بە پاس و بە قافڵاتن بۆ لایەنەکان کاکە تخوا بەس خرێکەوە نێمە هیچ مالێتان ناوێ شەڕی ناخۆوا بوو یعنی کە شەڕی ناخۆ هەبوو خەڵکیان و کاکە بەس شەڕ مەکەن ئێمە هیچمان ناوێ ئێمە زۆر زۆر گرنگە دیلی ڕابردوو نەبووین ئەوەی ڕۆیشتووە ڕۆشتووە لەگەڵ دۆخی عێراق ئەبێن سیاسەتێکی نوێ بکەین بەڵام ئەوەی کە ئێستا یارمەتی دەرنیە بۆ هەمومان ئەوەیە کە خەڵک متمانەی بە ئەم شێوازە لە حکومڕانی و سەرکردایەتیە نەماوە بەبێ جیاوازی بۆ هەموو حزمەکان بە گەورە و بچووکەوە بە بەهێز و بەلاوازەوە ئێمە پێویستە میلەتی خۆمان ئاشتکەینەوە کە ئێستا باس ناکرێت لە کوردستان بۆ پرۆسی سیاسی عراقلانی کەم مەسەلەن پارتی ئەوەی کێستا سەدری جێهێشت یان سەدر ئەوانی جێهێشت و بەردی وێ کابێ چۆن بتوانن لەگەڵ یەکێتی و لایەنەکانی ترە ئارامیەک دروستکەن ینی کوردستانیەتێک دروستکەن هەردووچان هەمویان کەس نەبەغداڵێن نێمە بۆ کورد چوین دۆخی ناوچەکە و ناوچە جەناوەکانمان تاوتوێ کردو ینی ئەوە هەیە لە خیتابەکان بەڵام چۆن ئەکرێ ئەمە بکرێتە دەرفەت ئەکرێتە دەرفەت لەبەرەوەی یەکەم ئێستا سونە بۆ خۆیان ئەو قوتە بەهێزنین شیعەش کە پێشتر بەبێتوازن نەنە ئێستا 2014 کۆبوونەوەی پێکێنانی حکوومەت لە گردی زەرگەتە کرا و ئێمە لەوێ بووین مەگۆرک لەوێ بۆ کونونی ئەمریکا سەرۆکی حکوومەتی ئەو کاتە سەرۆکی هەموو حزبەکان لەوێ بوون ئێمە لە گفتوگوی ئەوە بووین کورد بەشداری بکەیان نا لە تەلەڤیزیۆن عەبادی لە پەرلەمان ناوی کابینەکەی خوێندەوە یعنی بەبێ ئێمە ئەوان لەبەرەوە شیعەیەک بوون خۆیان هەنگاویان ناو حکوومەت ئێمە بچویناوی نەچوینای حکوومەت ئێستا وان نییە ئێستا بەبێ کورد ناتوانن هەنگاو بنێن بەڵام نابێت تۆ بەشێک چۆن هەڵە بوو لەگەڵ سەدر ئەو هەڵپەیمانیە بکرێ بەبێ ئەوەی نەتیجەی هەبێ هەڵەیە لەگەڵ چوارچێوی هەمانگیشا بڕۆی هەتا هەموو کارتەکانە لە دەستەی ئێستا کورد تۆزێک فاسیلێ وەرگێ لەو ناکۆکیانەی کە هەیە تەماشا بکە بزانێت خۆیان ئەگەن بە چ نەتیجەیەک دوای ئەوە گرنگە ئەم جارە کە ئەچینە حکوومەت وەکو جارەکانی تر نەبێن لەسەر قسە بێت کە ئەم جارە پێویستیان بە کورد هەیە کوردم پێگەی هەیە ئەتوانێت بەشێک بێ لە هاوکێشەکە خۆی یەک خاتەوە دوای ئەوەش بە پرۆژەیەکی واوە بچێتە پەرلەمان چکە زۆر جا بەرنامە و ڕێکەوتندا کراوە بەڵام جێبەجێ نەکراوە گرنگترین شت وەکوتم تاوام نەکرد قسەکەم پرسی ئابووریە کە بەپێی دەستور چۆن نەوتی هەموو عێراقە ئێستا بڕیاریان دەرکوڵە نەوت ئەبێت تەسلیمی بەقا بکرێتەوە سەرۆت و سامانیش هەمووی عێراقە یعنی تۆ ناکرێت هاوڵاتی کوردستان بێ بەشەکەی لە بەرەو کێشەت لەگەڵ حکوومەتی هەرێمە هەیە من دایان جاروتومە حکوومەت کێشت لەگەڵی هەیە بچووکو حکوومەت چارەسەریکە باشە دووهەم پرس ناوچەی کەرکووک و ناوچەدانبرنەکانی ترێکە تعریبکردن دەستی پێکردوێتەوە ڕۆژانە کە ئێمە گفتوگۆکەن لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیە و لە ڕاگەانەکانی شابڵاوە بێتەوە فشار خرێتە سەر خەڵکی کورد و جوتیاری کورد و هاوڵاتی کورد و هەتا دوایی سێم بابەت پرسی سەربازیە کە ئێستا لە کوردستان بەرنامەیەکی هاوپەیمانیان هەیە بۆی پێشمەرگەیەک بکرێت هێزی پێشمەرگەی ئێمە نەوەکو موچە نەوەکو چەک لە ئاستی پێویستان نیە چکە عێراق ئەو هەموو چەکەی هەیە بۆ خۆی ئەبات ئێمە ئەم تەجروبانەمان بینیوە لە ڕابردووە سبەینی ئەبنەوە بە هەڕەشە بۆ سەر ئێمە بەڕاستی ڕەنگە شانسی کورد بکە عێراق استقرار وەرناگرێت ئەگەنا حکوومەتێکی بەهێز لە بەغا هەبێ مرکزی لە عێراق هەبێ زۆر هەنگاوی خراپتر هەیە بەرامبەر بە کورد بگیرێتە بەر بەڵام ئینگلیس قسێکی ئەڵە چاکە خوازی لە ماڵی خۆتەوە دەست پێەکە ئێمە ئەگەر نتوانین لێرە هەنگاو بنین
بەتایبەت بەرامبەر بە خەڵکی خۆمان کە بەشێک لەم کێشانەی کە هەیە چارەسەرکردنیان ئاسانە ئەو ململانی حزبیانش کە هەن بۆتە هۆی ئەوەی کاریگەری لەسەر ژیان و موچە و گوزەرانی خەڵکە بێ نابێ ململانی سیاسی ببێ کێشی خەڵک. باش کاک گۆشاد مەسلەی بڕیارەکەی دادگای فیدرالی کە زۆر قسەی لەسەر کراوە مەسلەی موشەکەکان ئەگەر کورد فاسیلێک وەرگێوکەوەی جەناب تێڵێ تەسەورەکەی مەسلەی پرسی دادگای فیدرالیش تۆزێک ئەهوەن بێتەوە ینی ئەوەندە زەخت لە مەسلەی نەوت و گاز نەکرێت لە سزادانی کۆمپانیاکان لە بانکردنیان لەوەی کە هەرێم لە قاڵب بدرێت زیاتر. ئەزانی خۆی بەداخەوە هەڵەکانی ئێمە وای کردووە لایەنەکانمان بتوان بە ئاسانی زەفەرمان پێبن ئەوان ئێستا بیریان کردوێتەوە تاعاان پێشتر کە وەکو وتم بە بڕیارێکی سیاسی بوو جەبڕا بۆ ئەوە بوو کێشەی گەورە بۆ کوردستان دروستکەن باشە ئێستا هاتوون تەماشاکەن لەم چەند ساڵەیە قەیران هەبووە موچە دواکەوتووە موچە بڕاوە موچە نەدراوە بەڵام لەبەرەوەی نەوت هەیە و ئێستا بەرەوە چی غازیش بنێریتە دەرەوە کە ئێستا جیهان پێویستی بەوە هەیە ئەویان کردوتە ئامان ینی شادەماری ئەو دۆخی لە کوردستانە هەیە مۆزوعی نەوتەکەیە کە ئێمە هەمومان لێن گەندەڵی گەوریتیایە بەڵام سبەینێ نەوت نەبێت هەڵەوەشێت وەکو سریلانکە لێە چکە پارەت نامێنێت ئەوەی کە هەیە ئێستا نەوتە دۆخەکەی ڕاگرتووە کە 150 لێکچوونیە لە نێوان هەرێم و سریلانکە مەسەلەن یان ئیلا لەو حاڵەتەیە ئێمە کاک ئێزانام قسەمان زۆر کردووە بەداخەوە تاعاان لێرە هەموو قسە ئەکا کەس گوێ ناگرێ تەجروبەمان هەیە بۆیە ئەڵێ مەبێت لە مێژووی خۆمان نمونە وەرگین ئێمە لە 75 بە پشتیوانی ئێران هەتا 75 لە شەڕابووین لەگەڵ عێراق چەند هێرشێکی کرد کە ئیسە لە موزەکەراتی سەرکردە عسکەریەکانیانە هەیە فەشەلیان هێنا دوایی چوون ڕێککەوتن نیوەی شەتڵ عەرەبیان نابێ ئێمە ناچار بین ئاشبەتاڵ بکەین کاک هەرسی هێنا ئێستا تۆ یەک بۆری نەوتە هەیە ئەمە کاتی ڕفراندۆم لەم کەناڵەیەوە ئەم قسەمان کردووە سبەینێ اتفاقێکی هەرێمی ئەبێ تووشیاڵەکە کە من ناهڵمنەوە بفرۆشی چی ئەەکەی تۆ کەس وەرەگرێ لە بەرامبەر سیاسەتی ڕۆژانەیە ئەمڕۆ من ڕواخوا کەریمە بۆ سبێنێ بەڵام سیاست وا نابێ سەرکردایەتی وا نابێت تۆ چارەنووسی میلەتێکە بەدەستەوەیە ئەبێ حسابی ئەوە بکەیت کە ئەم هاوکێشە هەرێمیانە ئەگۆڕێن کە ئێستا بە تایبەتی لە گۆڕانکاری زۆر گەورەیە هەندسی ئەمنی منتیقەکە جا ئەم بڕیارە بۆ ئەوە دراوە کە تۆ تووشی فەلەج بکە تۆ چۆن مامەڵی لەگەڵاکەی شێوازێکی هەیە سنگت دەرپەڕێنی و هەڕەشە بکەیت و بڵێ من هەرجێ بەجێ ناکەم شێوازێکی کەشی هەیە دەستورە دەستور زۆر ڕوونە کاک زانە مەجای تەفسیری زۆرتیانی ئەڵێ ئەو کێڵگانەی کۆنن هاو بەش بەڕێوە ئەبرێن لەگەڵ هەرێمەکان ئەو کێڵگانەی نوێن هەرێمەکان خۆیان بەڕێوەیە بن و ئەمە من دەستنووس و خەتینەکانی کە دەشوروانم بینیوە کاتی نووسینەوەی دەستور هەندێشی ئەم بابەتانی هەمووی تایە کە بۆچی ئەمە کراوە بە تایبەتی حتا باسی وەشەکە سندوقێکە بێ بۆ نەوەکانی ئایندە بەشێک لە پارەی نەوت بخرێت ئەو سندوقەوە ئەوە لە دەستورات جێبەجێ نەکراوە تەبعاً کورد ئەمەی بۆ کردووە بۆی بتوانێت نەوت خۆی بتوانێت بینێتە دەرەوە بەڵام ئێمە بە شێوەیەکی وا خراپ تەعاملمان لەگەڵ دۆسیی نەوتا کردووە بۆ پەرلەمانی خۆمان ڕوونمان نەکردوێتەوە بۆ خەڵکی خۆمان ئێستا خەڵک کە بڕیاری دادگای فیدرالی دەرەچێت ڕێژەیەک لە خەڵک پێی خۆشە ئەمە کارەساتە کە تۆ حەز بکەی ئەم بابەتانە ڕووبا کە وەکو وتم ئێستا کورد ئەگەر نەوت نەبێ هەڵەوەشێتەوە هەرێمی کوردستان و ئێستا فاکتەرەکە فاکتەرێکی هەرێمیشە فاکتەرێکی کورد دەتوانێت ڕێگری لە هەموو ئەوانە بکات جا وەکو وتم ئەم سیاسەتی سنگ دەرپەڕانە و نایکەین و هەڕەشەیە ئێمە نابێ هەڕەشە بکەین کە شتێک پێمان ناکرێت واز لەمە بێن یعنی وڵات هەیە چەکی ئەتۆمی هەیە بمنەوەی ئێمە تەسەڕوف ناکە بەڕاستی ڕێگە معقولەکە سیاسی و دەستوریە ئێستا محکەمەی فیدراڵی ئەو بڕیاری یاوە ئەم بڕیارە قابلی هەڵوەشانەوە نییە ئیلا بە بڕیارێکی تری محکەمەی فیدراڵی چکە وایە لە دەستورە اینجا ئێستا ئێمە ئاڵین وڵا ئەم محکەمە نادەستوریە پێش هەڵبژاردن ئەم حیزبانەی کوردستان نوێنەریانەیە چون چالاکیان کرد چکە مەرجی ئەنجامدانی هەڵبژاردن بوونی دادگای فیدراڵی لەبەر ئەوان پەسەندیەکەن ڕێگەی دەستوری هەیە ڕێگەی سیاسی هەیە کە بچین بە هێمنی دانیشین گفتوگۆ بکەین نسبە بۆ عێراقڵێن وەرن کۆمپانیای نەو دروستکەن وەکو نمونەیەک باسێکم ئەمە تەبعاً با لە هەولێر بێ لە کوردستان بێ بەڵام سەر بە وەزارەتی نەوت بێ لە نێوان ئەمەیە ڕێگەی دیکە هەیە تۆ ئەتوانی فشار بکەی بە ئاراستەیەکی دیکە هەنگاومنی بە ئاراستەیەکی دیکە ئەوەی کە من تێگەیشتوم ئەمریکا و ئەوروپا پشتیوانی کوردستانن پابندن بە پاراستنی کوردستان و ئاسایش و ئەمنیەتی کوردستانەوە و ئەم هێرش و شتانش کە هەیە کاتێک دۆخەکە تۆزێک ڕاکیرە
کە ئەمریکا هاتە سەرخەت جارێکی تر هەر پەیوەندیان بە مەگۆرکەوە کرد ئەم سەرکردانی کوردستان ئەجینا ئێستا شیعە کە ئەم کێشانی ناوخۆی هەیە ئێوەی لەگەڵ کوردستان بەزمێک شەڕێک دروستکە بۆی ئەم شەڕە برێتە دەرەوەی منطقی خۆی ئەنی وەکو تاکتیک زۆر وڵات و میلەت ئەوە ئەکەن کە شەڕێک بۆی لە ناوخۆی دوورخەن ئێوەنە شوێنێکی دیکە ئێستاش ئێمە پشتمان بەوان بەستووە بەڵام بەبێ هیچ شتێک ناتوانین بگەین بە ئەنجام بەبێ ئەوەی لەگەڵ ئێرانە پەیوەندەکانمان ئاسایی بکەینەوە ئێستا ئێران وا ئابینێت تۆ بەشێک لە کوردستان چۆتە بەرەی خەلیج و ئیسرائیل و تورکیا وڵاتیان دژ بە بەرژەوەندەکانی ئێران زۆر گرنگە کورد ئەو پەیوەندیە باشین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەی بۆ چاکی کاتەوە لە ڕووی سیاسی و ئەمنی و ئابوووریەوە لاپەڕێشی نوێ هەڵباتەوە و ئەمەش بەوە ناکرێت کە هەر ئێمە چاوەڕێ بین ئەوان سەرکردەکانیان بۆ ئێرە بێ گرنگە کورد بۆ خۆشی هەنگاو بنێ بۆ ئاراستەیە بابەتەکەش ئەوە نییە کە من واز لە مافی خۆمە هێنم وەکوتم لە زۆر قۆناغا ئێران لەگەڵ ئێمە باشتر بۆ بەراورد بە وڵاتانی دیکە لە ناوچەکەیە چونکە چارەسەری بەشێک لەم کێشانە لە تارانە لە بەغاش نییە بەڵێ دوا سەرنجی کاک و شەر بە کورتی بێ دوا سەرنجەوەیە کە دۆخی عێراق بەو دۆخی ئێستا ئەمێنێتەوە ئەو پەرش و بڵاوی هەیە لە ناو لایەنەکانی دیکەیە دەرفەتە بۆ کورد ئەگەر بێت واز لەو سیاستە کە لە ڕقیە بێنێک کە زۆر جار شخص ئەکا بە مۆزوع ئێمە لەسەر بەرنامە و استراتیژێکی هاوبەش بکەوین کە بتوانین کارێک بکەین ئەو هەڵانەی ڕابردوو دووبارە نەکەینەوە ئەژینا دۆخی عێراق چونکە ململانێکی هەرێمی زۆر گەورە هەیە لەسەرەوەی لە عێراق ناگاتە کەنارێکی ئارام بەڵێ و هەمیشە کورد ئەگەر سەی تەجروبەی بکەین لە دروستبوونی عێراقەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەوەی بەتەنها هاوەتەوە دۆستی حەقیقی نەبووە کوردە بۆی هەڵێت دۆستم نییە جگە لە چیاکان ئەم جارە کۆمەڵێک دۆستمان هەیە لە ناوچەکە و لە جیهانە دەست بەم پەیوەندیانەوە بگرین بەڵام سەرەتای قسە و کۆتایی قسە ئەوەیە کە ئێمە لە ڕابردووە کە دۆستیشمان نەبوو لە جیهانە خەڵکی ئێمە وەکو قەڵایەک وا بۆ سەرکردەکان و حزبەکان پشتیان پێبەستون گەڕاونەتەوە بۆ خەڵک گرنگترین شتەوەی خەڵکی خۆمان بە تایبەتی گەنجەکان ئاشتکەینەوە هەنگاوێک بنین خەڵک بزانێت کە ئەم حکوومەتە بەڕاستی حکوومەتی ئەوە خزمەتکاری ئەوە ئەگینا بەم دۆخە بەردەوام بین چەند دۆستمانە بێ لە دەرەوە لە ناوخۆ ئەوەی ئەبێتەوە قوربانی کووردە کە ڕووداوەکانیش ڕووی یا دواتر پەشیمانی دادوین کەسمان نایێت زۆر سپاس بۆ بەڕێز هۆشار عومەرعەلی لێپرسراوی ژووری پەیوەند دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕا سپاس بۆ ئێوەش سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان لەگەڵ